کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان یەکێکە لە کێشە درێژخایەنەکان هەموو ساڵێک لە وەرزەکانی زستان و هاوین سەر هەڵدەداتەوە. باوتەی بەرپرسانی وەزارەتی کارەبا زیاتر لە 140 کارەبای هەرێم بە نایاسایی دەبرێت و بە هۆی چاک نەکردنەوەی وێزگە لە کارکەوتوەکان و گل نەدانەوەی بڕی ئای پێویست لە بەنداوەکان و دابین نەکردی سوتەمەنی و گازی سروشتی بۆ وێزگەکان ڕۆژانە کەمتر لە بڕی پێویست کارەبا بە هاوڵاتیان دەدرێت. لە هەرێمی کوردستان 1,500,000 هاوبەشی کارەبا هەیە لە سا هەفتای هاوبەشی ماڵان و لە ساسیش فەرمانگەی حکومی و کارگە گەورەکان و شوێنە بازرگانیەکانن. 13 وێزگەی بەرهەمێنانی کارەباش هەیە کە پێکاتون لە 5 وێزگەی غازی سروشتی، 3 وێزگەی گازوایل، 2 وێزگەی ئاوی، 2 وێزگەی نەوتی ڕەش و وێزگەیەکی هەڵمی کە ڕۆژانە توانای بەرهەمێنانی 6,880 مێگاوات کارەبایان هەیە. بەڵام ئێستا ڕۆژانە 3,200 مێگاوات بەرهەم دێنن ئەو بڕەشی بەرهەم دێت بەشی خواستی هاوڵاتیان ناکات. ئومێد ئەحمەد وتەبێژی وەزارەتی کارەبا ڕایگەاند هەرچەندە لەم ساڵدا 850 مێگاوات وزەی کارەبا خرایە سەر کارەبای نیشتیمانی، بەڵام بەهۆی دابەژنەکردنی نەوتی سپی لە زستاندا و کارپێکردنی ژمارێکی زۆری فێنکەرەوە لە هاویندا خواستی بەکارهێنانی زیادی کردووە. با جۆرێک لە زستانی ساڵی ڕابردوودا بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان خواز لەسەر بەکارهێنانی وزەی کارەبا بۆ زیاتر لە 7,000 مێگاوات بەرز بووە. وتیشی وێزگەکان توانای بەرهەمێنانی کارەبای زیاتریان هەیە لەو بڕێ ڕۆژانە بەرهەمی دەهێنن، بەڵام بەهۆی چاک نەکردنەوەی وێزگە لە کارکەوتوەکان و نۆژەن نەکردنەوەی هێڵە کۆنەکانی گواستنەوەی کارەبا و گل نەدانەوەی ئای پێویست لە بەنداوەکان و دابین نەکردنی سوتەمەنی بۆ کارپێکردنی وێزگەکان بەرهەمهێنانی زیاتر لە 3,500 مێگاوات کارەبا لە وێزگەکان ڕاوەستاوە و ڕۆژانە ناتوانرێت 24 سعات کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکرێت. وتەبێژی وەزارەتی کارەبا ئاماژەی بەوەش کرد لە ماوەی ڕابردوودا حکوومەتی عێراق سوتەمەنی بۆ 4 وێزگەی بەرهەمێنانی کارەبا لە دووهۆک و بازیان دابین کرد. ئێستاش ڕۆژانە هەرێمی کوردستان 316 مێگاوات کارەبا دەدەن بە پارێزگاکانی نینەوە و کەرکووک. بەرپرسانی وەزارەتی کارەبا دەڵێن زیاتر لە 140 وزەی کارەبای هەرێمی کوردستان بە ڕێگەی نایاسایی دەبرێت و زۆربەی سەرپێچیەکانیش لە شوێنە بازرگانیەکان دەکرێت. بۆ چارەسەرکردنی ئەو گرفتەش لە مانگی شوباتی ئەم ساڵەوە بە هاوکاری هێزە ئەمنیەکان بڕێنی سەرپێچیەکان و سزادانی سەرپێچی کاران لە چەند ناوچێکی هەرێم دەستی پێکرد. بەڵام کارەکانی ئەو لیژنەیە بە سستی بەڕێوە دەچن و تەواوی شار و شارۆچکەکانی نەگرتوۆتەوە. وەزارەتی کارەباش بۆ بڕێنی ئەو سەرپێچیانە و کەمکردنەوەی زیادەڕۆیەکانی سەرتۆڕی کارەبا زیاتر لە ساڵێکە سەرقاڵی دانانی پێوەری زیرەکی کارەبایە و بە پێی ئەو پلانەی دانراوە پێویستە لە ماوەی ساڵێک و 6 مانگدا 1,500,000 پێوەری زیرەک بۆ هاوبەشانی کارەبا دابنرێن. بەو پێش دەبێت پرۆژەکە تا مانگی شوباتی ساڵی 2021 تەواو بکرێت، بەڵام تا ئێستا تەنها نزیکەی 400,000 پێوەر لە تۆڕی کارەبای ماڵان و فەرمانگەکان بەستراوە. با هۆی زیادبوونی بەشداروانی کارەبا و بەفر و بارانبارین و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا جێبەجێکردنی پرۆژەکە چەند مانگێک یان ساڵێک درێژ دەکرێتەوە. با پێی داتەوە ئامارەکانی وەزارەتی کارەبای هەرێم کۆی گشتی قەرزی کارەبا لای فەرمانگە حکومیەکان و هاوڵاتیان زیاترە لە 1 ملیارد دینار. با جۆرێک فەرمانگە حکومیەکان زیاتر لە 350 ملیارد دینار و هاوڵاتیان 750 ملیارد دینار پارەی کارەبا قەرزارن. با هۆی قەیرانی دارایی و پاشەکەوت و لێبڕێنی موچە چەند ساڵێکە هاوڵاتیان نەیانتوانیوە بە پێی پێویست پارەی کارەبای نیشتیمانی بدەن. بۆ وەرگرتنەوەی ئەو قەرزەی لای هاوڵاتیانە ماوەی چەند مانگێکە وەزارەتی کارەبا میکانیزمێک جێبەجێ دەکات و دەرفەتێکی خستوەتە بەردەست هاوڵاتیان بە جۆرێک هەر هاوڵاتی قەرزی کارەبا بداتەوە لە سا 15 قەرزەکەی دەبەخشرێت. بۆ چارەسەرکردنی بەشێک لە قەیرانەکانی کارەبا حکوومەتی هەرێم بڕیاری داوە کەرتی کارەبا بداتە کەرتی تایبەت و بڕیارە لە مانگی 12 کاری تەندەرینی بۆ بکرێت. وەزارەتی کارەبای هەرێم ڕایگەاند بە تایبەتکردنی دابەشکردنی کارەبا لەلایەن وەزارەتی کارەبا چاودێری و سەرپەرشتی دەکرێت و دابێتەوەی باشتر کۆنتڕۆلکردنی سیستمی بەڕێوەبردنی کارەبا و کەمکردنەوە و نێشتنی سەرپێچەکانی کارەبا و زیادبوونی ماوەکانی پێدانی کارەبای نیشتیمانی بە تایبەتی لە وەرزەکانی هاوین و زستاندا. لە ئێستادا نرخی 1 کیلۆوات کارەبا لە سەعاتێکدا بە نزیکەی 90 دینارە و وەزارەتی کارەبا جەختی کردوێتەوە پێدانی کارەبا بە کەرتی تایبەت نرخی کارەبا لەسەر هاوبەشانی زیاد ناکات.